سەحەرلانە سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن بە ئومێدین هەموو لایەکتان تەندروست باش بن ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن بێگومان لە تەواوی کوردستانە 21 شوباتی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی گیانی زمانی دایک بەڵام لێرە و لەوێ بۆی ئەوەی کە ڕۆژەکە ئەکەوێتە ڕۆژی هەینیەوە پشووە بۆیە کە لە ئێستاە دەوامی زۆربەی جێگاکان و تەواوی زانکۆپی مانگاکان لە ئێستاە دەوامیان هەیە ڕۆژەکە پێشخراوە لە ڕۆژانی 19 و 20 مانگ چەندین چالاکی جیاواز بۆ ڕۆژی زمانی شیرینی کوردی بەڕێوە دەچێت چەندین چالاکی جیاواز ئەوەی کە هەیە لە سەرانسەری جیانە زیاتر لە 6 بۆ 7,000 زمان هەیە بەڵام 100 زمان بە دیاریکراوی قسەی پێدەکرێت کە یەکێک لەو زمانانش زمانی شیرینی کوردیە کە ئێمە ئەتوانین خاوەنی ناسنامە و شوناسی خۆمان بین لە ڕێگەی زمانەکەمانەوە لەبەرەوەی زمانی پاراوی کوردی هێندە دەوڵەمەندە ئەوەی کە باسەکرێت لە ڕابردووە زۆرێک لە پرۆفیسۆر و شاعرە دیارەکانی کوردستان هێندە بە جوانی قسەیان پێ کردو هێندە بە جوانی هێناویانە هێندە زمانەکە پڕاوپڕ و دەوڵەمەند بووە بۆیە تاوکو ئەم ساتی ئێستاش ئەتوانرێت نەوە لە دوایینەوە زیاتر زمانەکە پارێزگاری لێ بکەن و لێرەیە هەندێک تەوەری جیاواز لە زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت لەبەرەوەی لا کۆلێژی زمان چەندین چالاکی جیاواز بۆ ئەم ڕۆژە تایبەتە تەرخان کراوە هەر لە با بڵێن چالاکی خوێنکاران لە کاری دەستی و نمایشکردنی چەندین شعر و خواردن و جگەلەوەش چەندین دیداری تایبەت لە هۆڵی پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول بە ئامادەبوونی زۆرێک لە دکتۆرە بەڕێزەکان لێرە دیدارەکە بەڕێوە دەبن و لە هەمان کاتە پێشکەشکردنی چەندین بەرهەمی جیاواز لەلایەن هونەرمەندی دیار بۆ کان هەورانیەوە پێشکەشی ئامادەبووان ئەکرێت بۆیە چالاکیەکان زۆر چڕوپڕن ئومێد دەکەین هەمووان بتوانین پارێزگاری لە زمانی شیرینی کوردی بکەین دوو میوانی خۆشەویستم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانایە هەندێک پرسیاریان ئاڕاستاکەین بەڵام سەرەتا پێم خۆشە بچمە پێشەوەی بچینە لای ئەندامی لیژنەی ئامادەکاری بەڕێوەچوونی چالاکیەکانی ڕۆژی گیانی زمانی دایک ئەچینە لای زۆر بەڕێز خانم دکتۆر بێخەڵ ئەبوبەکر مامۆستان لا بەشی ئینگلیزی تەوریکی تایبەتیان هەیە و هەندێک پرسیاریشان ئاڕاستاکەین دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونت بەخێرهاتی زۆر سپاس بۆ تۆ هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی ئەم ڕۆژە ناونراوە زمانی دایک هۆکارەکەی چی بووە چکە زۆر کات کە ڕۆژێکی گیانی دەستنیشانەکرێت هەڵبەتە ڕووداوێک یاخۆ چیرۆکێکی لە بشتا لە هەرێمی کوردستانیش ڕۆژی گیانی زمانی دایک چۆن دەستنیشان بەڵێ دیارە ئەم دەستنیشانکردنی ئەم ڕۆژە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە بۆ لە سەرتاسەری جیهانە بۆ گرنگیدان بە زمانی دایک خۆمانە زانین بە تایبەتی دوای هەژمۆنی جیهانگەرایی و گلۆبەلایزیشن هەندێک زمان بەرەو نەمان ئەچێ نەمانی سنوور لە نێوان کولتورەکانە بەرەو نەمانی تایبەتمەندی کولتوریە چێ چونکە خۆی هەمەڕەنگی کولتوری بەڕاستی سیمایەکی زۆر جوانی کۆمەڵگەی مرۆڤایەتیە میلەتەکان بە جیاوازی ڕەنگ و زمان و نەتەوەیانەوە هەماهەنگی و خۆشەویستی و مرۆڤایەتی و دۆستایەتی لە نێوانیانە هەیە بەڵام ئەم هەژمونە وای کردووە هەمومان یەک ڕەنگ بین هەمومان یەک زمان بین تەنانەت لە جلوبەرگ و شێوازی خواردنیشمانە لە کۆتایی نەوەتەکانە هەوڵاتێکی ئیتالی سەردانی ئێرەی کرد بن قسەم لەگەڵ کردوتی زۆرم پێخۆشە دوکانەکانی پیزا و ماکنۆناڵد و ئFS و سی ئەوانە نابینم زۆر ئێوە تایبەتمەندی خۆتانتان پاراستەوە بەڵام ئێستا ئەگەر بێتەوە بەڕاستی شتێکی ترەڵە لەبەر ئەو هۆکارە یعنی کۆمەڵێک قوتابی بەنگلادیشی کە خۆپیشاندانیان کرد لەبەروی بیانێ بە زمانی دایکی خۆیان قسە بکەن و بخوێنن ئەو ڕۆژە بە هەند وەرگیرا بۆ گرنگیدانی زیاتر ئێمە ژووکو میلەتی کورد بەڕاستی زۆر پێویستمان بەوەیە لەبەروی بەداخەوە کە تا ئێستا خاوەنی دەوڵەتی سەربەخۆی گەورەی خۆمان نین و لە بەهۆی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ دابەشکراین بەسەر چەندین وڵاتە لە هەرێکێکیشیانە هەژمۆنی زمانی ئەو وڵاتانی دراوسێ زاڵە بەسەر زمانەکەمانە زۆر پێویستمانە بەوەی کە دەست بگرین بەم بۆنەوە دەستەکانە خۆش بۆ ڕوونکردنەوەکانە خانم دکتۆر ئەگەر بپرسین لە ئێستای کاریگەری زمانی بیانی ڕەنگە کەم تا زۆر لەم ساڵانەی دوایە زۆر کاریگەری کردووە پێتان وایە لە ئێستای زمانی کوردی لە چه ئاستێکایە باسێکی باشی ئەزانن بەهۆی کاریگەری زمانی بیانیەوە نەوەی ئێستا ئەتوانێت ئەو زمانە بە پارێزگاریوی یاخود وەکو شوناسی خۆی بیناسێنێت کە لە ڕابردووە چۆن ناسرا و ئێستاش بۆ شێوازە پارێزگاری لێ بکات و بیناسێنێت
بەڵێ دیارە بۆ وەڵامدانیان پرسیارە پێویستمان بە ئەنجامدانی توێژینەوەی زانستی هەیە بۆی ئاستی ئەو استراتیژانە بزانین کە خەڵکە جیاوازەکان تاکەکان چۆن مامەڵە لەگەڵ زمانی بیانیاکەن بە تایبەتیش هەزمونیش زمانی ئینگلیزی نەک لەسەر زمانی ئێمە لەسەر زۆرێک لە زمانەکانی جیهان هەیە تەنانەت لەسەر زمانە زیندوەکانی جیهانی وەکو عەرەبی وەکو فەڕەنسیش هەیە ئەوانیش ئەو کەسانی کە زمانی دایکیان بۆ نمونە فەڕەنسیە پێیان خۆش نییە تەنها هەژمونی زمانی ئینگلیزی زاڵ بێ لەسەر تاسەری جیهانە بەڵام بمانەوە نەمانەوێت زمانی ئینگلیزی زمانی زانست و تەکنەلۆژیای ئەمڕۆیە زمانی گلۆبەلایزیشن و مارکێتین و هەموو ئەو جۆرە شتانەیە کە هاتۆتەکایەوە بۆیە من پێم وایە جیاوازی هەیە لە نێوان چۆنیتی مامەڵەمان لەگەڵ زمانی بیانی هەندێکمان زمانەکە وەرئەگرین بەڵام کللتوری خۆشمانە پارێزی بە شانازی و کللتوری خۆمانە پارێزین بۆ نمونە ئێمە و مامۆستانی بەشی ئینگلیزی هەرگیز ڕۆژێک لەگەڵەوە بووین کە زمانی دایک پەراوێز بخرێ بەڵکو ئەم فێربوونی ئەم زمانەمان پەرە پێیەوە بەوەی کە پەرە بە زمانی کوردیش بین بە ئەنجامدانی توێژینەی بەراوردکاری لە بواری ئەدەبا لە بواری زمانەوانیە لە هەموو بوارەکانە ئەوە ئەتوانێت زۆر خزمەت بە زمانی دایکیش بکە ئێمە لەگەڵ ئەوە نین کە بەتەواوی خۆمان لە کللتورەکانی تر جیا بکەینەوە لەگەڵ سێپەرێشنانی لەگەڵ مارجنەڵایزیشنانی بەڵکو لەگەڵ ئینتیگرێشنین کە مامەڵەی دروست و ئەرێنی لەگەڵ کللتوری زمانی ئینگلیزی و زمانی ئینگلیزی خۆیان بکەین. بەڕێزان مامۆستان لە بەشی ئینگلیزی ڕەنگە ئێستا بینەرێک بڵێ بۆچی دکتۆرە بەڕێزەکانی کۆلێژی زمان وەرناگرن بەڵام من بۆیە بەڕێستانم وەرگرت لەبەر ئەوەی کاریگەری هەم زمانی بیانی لەسەر زمانی شیرینی کوردی زیاتر بخەینە ڕوو جا ئەم پرسیارەشم ببەسمەوە بە پرسیارەکەی پێشوو ئەو تەوەرەی بەڕێزان کە دەستنیشانتان کردووە باز لە زمانی شیرینی کوردیە کات پێم خۆشە لە زاری خۆتەوە هەندێک ڕوونکردنەوەمان بۆ بی چۆن بوو ئەم بابەتە هەڵبژار. بەڵێ من تەوەرەکەی من باس لە کاریگەری زمانی دایکە لەسەر شوناسی کللتوری ئەوەی پێڵین کەلچڕەل ئایدنتیتی بێگومان منیش خۆم تەنهانی من وەکو لە بەشی ئینگلیزی جەنابی دکتۆر ئیسماعیل بەرزنجی لە بەشی عەرەبی جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەبدولجەبار لە بەشی کوردی جەنابی دکتۆر تریفەش پرۆفیسۆر بەڕێوەی ئەبانی هەموو بەشەکان لە بەشی وەرگێڕان بۆیە بە هەمانگی هەموو بەشەکان کراوە بەڵام من وەکو خۆم هەست بەوە ئەەکەم لەبەرەوەی ئێستا لە وڵاتی ئێمە خوێندنی بە تایبەتی کەرتی تایبەت زۆر بووە لە باخچەی مناڵانەوە هەتاوەکو زانکۆکان هەمانە تەنها و تەنها زمانی ئینگلیزی بە هەندوەرەگرێ بۆ زمانی خوێندن وەکو زمانی پەروەردە زمانی فێربوون کاریگەری زمانی فێربوون چیە لەسەر کللتوری نەتەوەی ئێمە لەسەر ناسنامەی کللتوری مانچووکە کاریگەری هەیە بێگومان ئێمە کە زمان کلیلی کللتورە کە زمانێک فێر ئەبین ئیتر کللتوری ئەو زمانە هەمووی وەرەگرین ئێمە چۆن نەوەکانمان وا لێ بکەین زمانی ئینگلیزیش فێر بن نەک تەنها زمانی ئینگلیزی بەڵکو زمانەکانی تریش بەڵام دەست بگرن بە کللتوری خۆمان و زمانی دایکی خۆمانەوە نەک ئەم پەراوێز بخەین لەبەروی زمانێکی تر فێربی یان بە شانازیە و باز لە کللتورێکی دو زمانێکی تر بکەین بەڵام خۆمان نەتوانین دووڕستە بە زمانی دایکمان بەڕێکوپێکی و بە ڕەوانی بڵێین. کەواتە لێرە پرسیارێک گێتە پێشەوە ئەگەر کەسێک بێوێت سەرکەوتوو بێ کەسێک بێوێت بەهرەکانی خۆی بخاتە ڕوو یاخود ئەگەر کەسێک بێوێت لە پلەکانی باڵایە زیاتر خوێندنەکەی بەردەوامی پێبە تەنیا پێویستی بەوەیە فێری زمانی کوردی بێت یاخود پێویستەکە زمانی دیکەش فێر بێت لەم نێوەندەیە وەڵامی ئێوە چیە بێت؟ بڵێ بێگومان ئێمە توانستمان و لێهاتوویمان لە زمانی دایکە ئەبێتە هۆی توانستمان لە زمانەکانی تریشە ئێستا سەیری ئەو کەسانە بکە کە لە زمانی ئینگلیزیە باشن یا لە وەرگێڕانە باشن سیرەکەی لە زمانی تەنانەت دووهەمیشە کە زمانی عەرەبیە توانایەکی باشیان هەیە لانی کەم لە زمانی دایکە ئەبێت توانایەکی زۆر باشمان هەبێت زمانی دایک زۆر بە باشی ئەنجە دوای ئەڵێ بە تەواوی فێر بین لەبەروی دەواازێکی زۆر باشە بۆ فێربوونی زمانی دووەم و سێهەم بەڵێ کۆتا پەیامت بۆ ئێمە بۆ بینەرانی کورسات زۆر بە خێراتنتانەکەم ڕۆژی زمانی دایک لە هەمووان پیرۆز بێ بۆنێکی پیرۆزە خی گەورەش خۆی بە پیرۆزی باسی زمانی کردووە لە قورآانی پیرۆزە خی گەورە فەرمێ و من آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين بەڕاستی زمان و جیاوازی زمانی لەگەڵ خەڵقی ئاسمانەکان و زەویە باس کردووە کە ئەمە بۆنێکی پیرۆز و دروستە و گەورەیە و مەزنەوەی مەش پێویستە بە مەزنی بگرین. سپاس بۆەوەش بەخێر بێن زۆر سپاس. زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام خانم دکتۆر بێخاڵ ئەبوو بەکر بەڕێزیان مامۆستان لە بەشی ئینگلیزی سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بۆ ئەو تەوەرە گرنگی کە پاش کەمێکی تر با بڵین بە هاوکاری تەواوی ئەو دکتۆرە بەڕێزانەی کە دیدارەکەیان ڕێخستووە هەندێک بابەتی گرنگ و باش تاوتویەکەن جا ئێستا پێم خۆشە بچمە لای با بڵین ئەنجامی لیژنەی ئامادەکاری تایبەت بە چالاکیەکانی ڕۆژی گیانی زمانی دایک زۆر بەڕێز خانم دکتۆر سۆما نەوزەت بەڕێزیان لەگەڵمان نابن مامۆستان لە کۆلێژی زمان بەخێراتی سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر گیان هەر با لەوە دەست پێ بکەین ئێوە وەکو کۆلێژی زمان
تا چەندە هەستێکی خۆشتان هەیە یاخود تا چەندە دڵخۆشن بەوەی کە لەم ڕۆژەیە بە جلوبەرگی کوردی و ئاڵوواڵاوە چەندین چالاکی جیاواز بۆ پاراستنی شوناسی کوردی کە ئەویش زمانی شیرینی کوردیە ئەم بۆنەیەتان بەدەستڕاگرتووە. سەرەتا بەخێر بن، سپاس بۆ ئەوەی بەدەم بانگەشتەکەمانەوە هاتوون. وەکو کۆلێژی زمان زۆر خۆشحاڵین کە یەکێک لە پیرۆستترین یادەکان کە یادی ڕۆژی زمانی دایکە و زمانی شیرینی دایکی ئێمەش کوردیە ئەتوانین وەکو کۆلێژی زمان ئەو یادە بکەینەوە، هەر لەبەرەوە هۆکاری کە ئێمە کۆمەڵێک بەشمان هەیە کە بە هەمومان ئەم بەشە زانستیانە خزمەتی زمانەکانی تر و لە پاڵیشە زمانی شیرینی کوردیەکەین. چالاکیەکانی ئێوە کە لەم ڕۆیە من هەندێکم باس کرد پێم خۆشە بە چڕوپڕی باسی بکەی چالاکیەکانتان بەدەر لەو دیدارانە خوێندکاران چۆن توانیویانە ئەم ڕۆژە بەدەستڕاگرن. بەڵێ هەر ئەوەندەی کە ڕامەنگەیاند و بە خوێندکارانمان وت کە ئەم بۆنەیەمان هەیە زۆر بە خۆشحاڵیەوە هەر هەموو خوێندکارەکان هاتن بەدەم بانگەوازەکە و هەر یەکەیان بە بیرۆکەی تایبەتی خۆیان بەشداریان کردووە. خوێندکارمان هەیە بە فرۆشتنەوەی کتێبی دەستی دوو، خوێندکارمان هەیە بە گەمەی زمانەوانی، خوێندکارمان هەیە بە کاری دەستی، بە خواردنی کوردەواری، بە شیرینی کوردەواری بەشداری بۆنەکەی کردووە. باشە کۆتا پەیامتان بۆ ئێمە بۆ تەواوی بینەران. خۆشحاڵە بین کە لەم بۆنانەدا کە بۆنەی کوردەواریە و بەرزڕاگرتنی زمانی کوردیە هەمیشە هاودەنگمان بن و بەیەکەوە ئەم بۆنانە یاد بکەینەوە. دەستان خۆش بێ و دووبارە بەخێر بن. بەخێراتی زۆر سپاس بۆ تەواوی ئەنجامی ئامادەکاری نێو چالاکیەکان خانم دکتۆر سۆمان نەوزاد بەڕێزیان مامۆستان لە کۆلێژی زمان. سپاس بۆ وتەکانی بەڕێزیان. پاشکەمێکی تر تەواوی دیدارەکان دەست پێکات ئێمەش لێرە و پیرۆزبایی خۆمان ئاراستی تەواوی زمانزانانی هەرێمی کوردستانەکەین کە بتوانین پارێزگاری لە شوناسی خۆمان، پارێزگاری لە زمانی شیرینی کوردی خۆمان و پیرۆزبایی لە تەواوی کوردانەکەین لە هەر چوارپارچەی کوردستان و ئومێدەکەین تەواوی ناوەندە ئەکادیمیەکان بتوانن لە ڕێگەی چالاکی و سیمینارەکانەوە پارێزگاری زیاتر لە زمانی پاراوی خۆیان بکەن کە ئەویش زمانی دایکە. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون.